بەڕێوەبەری گشتی ئاوی ژێر زەوی سلێمانی ڕایدەگەیەنێت ڕێژەی بارانبارین و کەش و هەوا گۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە بەتایبەت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام تا ئێستا ناوچەکانی کوردستان نەگەیشتوونەتەوە ئاستەمە ترسیدارە. سەبارەت بە ڕێژەی پاراوبوونەوەی ئاوی ژێر زەوی لە سنووری پارێزگای سلێمانی بەراورد بە پارساڵ بەڕێوەبەری گشتی ئاوی ژێر زەوی سلێمانی دەڵێت نزیکەی 3 دەیەیە هەموو 10 ساڵێک جارێک تووشی وشکە ساڵی تون دەبینەوە و بەردەوام سامانە ئاویەکەمان ڕوو لە کەمیە. بەڵام ئەم ساڵ باشین و پێویستە ڕێگری لە لێدانی بیری نایاسایی بکرێت. لایەکی کەشەوە ئەگە دەرهێنانەوە بە پێ ڕێنمایی هەڵکەندنی بیر و بە پێی ئەوە بڕێن هیچ کێشەیەکمان توش نابێت و کێشەکانیشمان باشتر بێت و هاوڵاتی لە هەر سێکتەری ئاوی خواردنەوە ئاوی کوشتتوکاڵی لەگەڵ ئاوی سێکتەری کەتی تایبەت ئەتوانێت سوودمەند بێت لەم سامانە گرنگە. بەڵام ئەگەر زیادەڕەوی بکەن وەکو زیادەڕوویان کردووە و شاری کۆمەڵایەتی بۆ بەفیڕۆدانی ئاوەکەش ئەوەش هەیە ئێمەش ئێستا نظامی تعریفەی ئاویمان نییە لە ئاوی ژێر زەویە پارەوەەر ناگرین لە ئاوی ژێر زەوی لە هیچ بیرێک وەری ناگرین لەبەرەوەی جای ڕێنمایەکانمان ئەوەی کە تازەکە ڕێکمان خستووە بەڵام هێشتا تەصدیق نەکراوە و لە وەقایە بڵاو نەبووتەوە. لە سنووری پارێزگای سلێمانی وەزارەتەکانی کوشتتوکاڵ و شارەوانی زۆرترین ئاوی ژێر زەوی بەکاردێنن. بەڕێوەبەری ئاوی ژێر زەوی سلێمانی دەڵێت پێویستە زیاتر سوود لە ئاوی سەرزەوی وەربگرین تا ئەوەی سامانی ئاوی ژێر زەوی تەمەنی درێژتر بکرێتەوە. بەڵام بە نایاسایی بەداخەوە لە دوای ساڵی 95 و 96ەوە حکومەتی عێراقی توانی حربی ئیستنزافی ئاومان لەگەڵا بکە. جیهازی پێوترە جیهازی پایلی سووری ترانسفێری کرد لە مەنتەقەی ڕەبیعە و مەنتەقەی مووسڵەوە هاوردێەوە مەخمور و هاوردێەوە دەشتی کەندیناوە و قەراج و دوای یواش هاتەوە مەنتەقەی کەرکووک و هاتەوە مەنتەقەی سلێمانی و چوە سەنگا و هات یواش تا بڵاو بووەوە. ئەم جیهازانە وەکو کولەوان مەوسمی کولە ئەداتە سەر زەرعات و دەغڵە یعنی حاڵەتێکی زۆر قورس دروست دەکاتن بۆ ئەوەیەوە ئەزمەیەکی خۆراک دروست بکە. ئەم جیهازانەی تەقریبەن ئەمەیان دروست کرد ئەتوانن بچنەوە هەموو شوێنێکەوە ئەتوانن بچنەوە هەموو شوێن لەژێر چاودێری و مراقەبەیان نییە بە شێوازێکی تەجاوز توانیویانە بەڕاستی ئێستا تا ئێستا نزیکەی ئەگەر ئەحسایەکی دقیقم لا نەبێەوە کاگاسۆ خۆی مەسئولیەوەیە دقیقم لا نەبێت نزیکەی دەوری 1500 بۆ 1600 جیهاز گیراوە لە ڕێگەی پۆلیس و پۆلیسی دارستانە و ئاسایشەوە. لە سنووری سلێمانی جگە لە 11,000 بیری یاسایی حەوزە ئاویەکانیش کراون بە 4 بەشەوە. ئەو 4 بەشش بەپی زانستی هایدرۆلۆجی و تۆپۆگرافی ناوچەکە جا کراوەتەوە بۆ 12 حەوزی لاوەکی کە لە پێنجێنەوە تا ڕانیە و قەڵازیە درێژ دەبنەوە و ئاوی پارێزگاکە دابین دەکەن.